دوای ئەوەی ئەمریکا و هێزە هاوپەیمانەکان دەستیان کرد بە وەشاندنی گورزی سەربازی ئاسمانی بۆ سەر مۆڵگەکانی داعش لە عێراق و سووریا، تاقمە تیرۆریستیەکانی داعش هەڕەشەکانیان بۆ سەر ناوچەکانی عێراق زیاد کردووە و لە نوێترین کردەوەیاندا دەستیان گرتووە بەسەر زیاتر لە 180 ناوچەکانی سنووری پارێزگای ئەنبار. بە پێی زانیاری سەرچاوەکانی هەواڵ، داعش 10,000 چەکداری ئامادە کردووە بۆ ئەوەی هێرش بکاتە سەر دەواازەکانی شاری بەغدای پایتەخت و شارەکە کۆنتڕۆڵ بکات. لە ئێستاشدا داعش تەنها چەند کیلۆمەترێک لە دەواازەکانی شاری بەغداوە دوورە. ئامەش لە کاتێکدایە بەغداد ڕۆژانە دەکرێتە ئامانجی تیرۆریستان و تەقینەوەی بۆمبی چێنرا و خۆکوژی و سیارەی بۆمڕێژکرا و سەدان هاوڵاتی مەدەنی دەکاتە قوربانی. ئامەش وای کردووە ژیانکردن لە شاری بەغداد ئاستەم بێت و هاوڵاتیانی شاری بەغداد بەهۆی زیادبوونی مەترسیەکانی داعش بۆ سەر شارەکەیان نیگەرانن لە بەرامبەر کەمتەرخەمی هێزە ئەمنیەکان. چاودێرانی سیاسی لە بەغداد پێیان وایە لە ئەگەری هەر هێرشێکی نەخوازرا و بۆ سەردەواازەکانی شاری بەغداد و کۆنتڕۆڵکردنی هەر ناوچەیەکی شارەکە لەلایەن تاقمە تیرۆریستەکانی داعشەوە، حکوومەتی ناوەندی و دەسەڵاتی تەشریعی لە عێراق شەرعیەتی نامێنێت، چونکە بەغداد پایتەختی وڵاتە و ناوەندی بڕیاردانە. لەلایەکی دیکەشەوە هاتنی هێزی سەربازی زەمینی ئەمریکا و هێزە هاوپەیمانەکان جارێکی دیکە بۆ خاکی عێراق ناڕەزایەتیەکی زۆری شیعەکانی بە دوای خۆیدا هێنا و لە وڵاتدا خوێندنەوەی جیاوازی بۆ دەکرێت. سوننەکان هاتنی هێزی سەربازی سوپای ئەمریکا و هاوپەیمانەکان لە ڕەوشی ئێستای عێراقدا بە پێویستی دەزانن. هاوکات ئەنجومەنی پارێزگای ئەنبار بە فەرمی داوا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و حکوومەت دەکات ڕەزامەندی نیشان بدات لە بەرامبەر هاتنی هێزی سەربازی زەمینی سوپای ئەمریکا بۆ خاکی عێراق بۆ بەرەنگاربوونەوەی داعش و مەشقپێکردنی سوپای عێراق و هێزە ئەمنیەکان. بەڵام تا ئامادەکردنی ئەم راپۆرتە حکوومەت و پەرلەمان وەڵامی داواکەی ئەنجومەنی پارێزگای ئەنباری نەداوەتەوە. بەهمەن حەسەن، کورد سات نیوز، بەغداد.